بیران و ئازانی خۆشەویست لە ئەڵقەیەشتری بەرنامەی بەبوێری لەگەڵ بەڕێز کاک دکتۆر عەبدولواحید پسپۆڕی نەشتەرگەری و مامۆستای زانکۆ بۆ دەرەجەدان بە گفتوگۆکانی و باسەکانی خۆی دەربارەی قۆناغەکانی گەشتکردنی کۆرپەلە وەک موعجزەیەکی قورئانی لەگەڵتانە بین. زۆر بەخێر بێ کاک دکتۆر. سەرەتا لەم پرسیارە و دەست پێ ئەکەین بە لۆی بچینە سەر باسەکان و قسەکردنی زیاتر دوای ئەوەی کە بەشێکمان لەم تەوەریەدا باس کرد ناڕزاییشی لێکەوتەوە نیگەرانیشی لێکەوتەوە بەڵام ئێمە هەروەک وعدماندا کە زیاتریش قسەی لەسەرەکەین کاتی تەواویش ئەدەین بۆ بە بەڕێزت بۆی قسە بکەی. سەرەتا ئەم ناڕزایە چۆن ئەو ئەم بەرنامەیە چۆن هەڵەسەنجێنی؟ ئایا بەرنامەیەکە لە خزمەتی ئایندایە یا ئەوە تا بە پێچەوانەوەیە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. طبعا سرتا ام برنامه تحدي كي زور بيم خوش عرض كره بيم خوش او شبهه وقمانانا بيج او يجنجي لانترنتا لسايتيكا لنا موبايلكا لديتوي سي دي كا بيبينه بيم خوش بمشي ويا براشكاوي مناقشه بكري براسيم استفادي يكشتي هي خلقي اما امر ناخينته زوب بداخله گەنجی ئێمە ئەمڕۆ تەنها تەرکیز و سەقافەتی لە منهەجی کولیەوە یاخود لە منهەجی مەکتەبەوە یاخود لە سیسیلی تەلەڤیزیۆنەکانەوە یاخود لە کۆمەڵێک دانیشتن و لێدوانەوە وەرەگرێ. گەنجێک کە ئەم ڤیدۆیە ئەبینێ ئەگەر وەڵامەکەی پێ نەبێ شارەزایی نەبێ لە تۆپ تووشی شۆکە بێ یەکسەر لێ بابەت تۆڵەی دینەکەی من وابێ. بەڵام کە جەنابەت ئاوای ساکەنیت مۆزوعەکە تەڕحەکەی بە منەڵیت یان بە کەسێکی پسوەڕەڵی مەرجینێ من بیزانم مرجنية من هم وانيك دين وتوتي بيزان مش كخوي قرا فما إنا سنلقي عليك قولا ثقيلا لبروا كمكوري من لاوازي من رقدانوي نية بوسر قوتي إسلام بوسر قوتي أو دينا مش كفي خمري خاصة مزور جار بسيارين لك دوتي فرمي ذروني حتى أسأل ربي اليوم قرنتها برسال لأخوائكم كأمام مصدري دينا كيبوا يعني فرمي استجبري لها والامي أو بسياري بو هنا لبروا إيما أبي وسيدكين كإيماش بشرين خلاقين قساکین و قسەکانمان ڕاستەکەی هی دینە و غەڵەتەکانی هی خۆمانە. ئەوەی کە هەیە پێم خۆشە بە شێوەیەکی ئەدەبی بە شێوەیەکی علمی بە شێوەیەکی ئەکادمی عرض کرێ. ئەمە بەڕاستی زۆر شتێکی خۆشە جەناب تەڵی کاک دکتۆر عەبدولواحیدیان هەر مامۆستایەکی تری بەڕێز لێرە دانیشە ڕێکی بەرامبەرم حەدیثە بەڵام کە تۆ حەدیثێکەیەنی لە ژێری شۆنیسی وئین هذا غەیر صحیح بەڵام قسەی ڕاست نییە. هەموو مسلمانان ئەو ڕوژێنی چکە تۆ ناتوانانی بە قیادەیەکی کوردی وا بڵێ تۆ ناتوانانی بە شخصێک کە بەرامبەرە وەستاوە لە خۆ گۆرەترەوە بڵێ چجای ئەوەی کە عاتیفەی ملیۆنی ئینسانی مسلمان بۆ ڕوژێنی بڵێ ئەم قسەوانیە ئەم بەڵام قسەی ئەمە نییە و ئەم دیمەنە ڤیدیۆیە یا ئەم کلیپە کە ساڵانش زۆر لە ئەنتەرنێت شەبڵاوە ئەسڵی دیمەنەوەکە دیارە لە بەحسێکەوە هاتووە کە دوای مەش ڕوونەکەین لەسەر ئەم بەحسە پرسیارەکەین قسەی نییە ئەمە ئەو واڵێت ئەو ئەڵێ کاک ئامێجان ڕاستە فەرمی بەڵام خۆ هەرچی لەناو بازار و لەسەر جادەیە تەڕحکرا تۆ ناتوانانی خەڵکم ڕۆ لەبەردەم سینەماکانە جوێنەیە لەبەردەم گازینۆکانە شەڕ قساکە ئەو بە من و تۆ ئەکرێ ئەمە بە ئیعلامەکرێ خاستن ئیعلامێکی محتەرەم ئیعلامێکە ئەمڕۆ بەشێکی زۆر جەماوەری بۆ خۆی ڕاکێشاوە لەبەرەوە ئەبێت تۆ حسابی ئەمە بۆ خۆ بکەیت کە قسەیەکەکەی بزانی تۆ قسەی چێ نەقڵەکەی کاکە یعنی ئەمڕۆ کە کابرا حیوارێکەکە ئەڵێ مناقەشەی سەرۆک قسەکانی سەرۆکی فلان وڵاتەکەی یان فلان تەسریحەکە یان فلان ڕووداوی گەورەکەی ئەم هەموو ڤیدۆ فەلە لە ناو ئینتەرنێتە لە ناو وێبسایتەکانە مەفروضە تۆ بزانی چی هەڵەبژێری بۆی کە عاتفەی مسلمانان ژە مسلمانان هیچ کاتێک لەوە نەترساون کە ئەم قەوانانەیان بۆ لێ بدرێ بە بەڵگەی چی بەڵگەوی کە خۆی گەورە فەرمێوە ئینە ئەو ئیاکم لەعەلا هودەن ئەو فی ضەلالٍ مبین ئێمە یان ئێوە لەسەر گومڕایین یان لەسەر ڕاستین یعنی ئێمە خۆمان پێشەخە هێنی ئێمەش ئەکرێ وانە بێت ئەکرێ غەڵەت بین ئەکرێ غەڵەت بین زۆر دەقیش هەن لە قورئانی پیرۆزدا لە سەردەمی پێغەمبەر درود و خوای لەسەر بێ خەڵک قسەی زۆر با بڵێن ناشرینیشی وتووە بە پێغەمبەر و بەدڵێش زۆر فراوانی شەوەری گرتووە هەر بۆ نمونە 16 ئاەتی مەسەرەن قورئانی هەن و ڕەنگە زیاتریش بێ مەسەرەن بە پێغەمبەر درود و خوای لەسەر بێت تۆ شێتی زۆریش دڵفراوان بۆ دوایش بە ئاەت وەڵامی ئەم جۆرە کەسانە دراوەتەوە نەبووە بە کێشەیەشی وا گەورە و بڵێن ئەمە مەسەرەن
شتێکی خراپتان کرد من دیفاع لەوە ناکەم لە برین لە ڕخنەگرەکە کە ئەم شتەی وتووە بەڵام وەکو یعنی وەکو پرسیار ئاراستی بەڕاستە کاتێک تۆ بەیەکێک ئەگەر شێت بیان ئەقلی نقصان بێ پێی بڵێ شێتە ئینفعالەکە بەڵام قورئانیە نەسی کەلیمەکەش لە قورئانە بۆ خۆی نەقلەکات چەند جارێکی پێڵێن ساحیرە پێڵێن کاهینە پێڵێن جادوگەرە پێڵێن هەرچێک ئەڵێن ئێڵێن قورئانیەت نەسی قسەی فیرعون نەقلەکە نەسی قسەی ئەبو جەهل و ئەبو لەهەب لە قورئانە نەقلەکە نەمرود قسەکانی نەقلەکرێ بۆ چوە قورئان زۆر لەوە بەقوەترە لە قسەی دوژمنەکانی بترسێت لە قسەی بەرامبەرەکانی بترسێت و دەریاش هیچ کاتێ بەدەمی سەگ پیس نەبووە بۆیە سەگ دایمە ئەچێ لە کەناری دەریاوە ئەخواتەوە چکە ناتوانێت بچێتە قوڵاییەوە بۆیە ڕخنەکان و قسەکانە بینی هەر لە کەنارە ناتوان قوڵ بنەوە وەرە سەگەنم ڕەدی ئەو قەوانە بۆ ئەدەمەوە ئەوەی کە دایناوە با بتوانێت قوڵ بێتەوە لەگەڵمان یعنی بتۆ بەداخەوە من ئێستا کە نەخەفەت بوو ئەوە خۆم من ناتوانم زۆر قوڵ بمەوە لە مۆزوعە بۆ چکە بەس دوکوێرەکان تێمەگەن لە هەندێک مەوازی عام باسی چیەکەم لەبەرەوە ئایزەکەی من پێم خۆشە مناقەشەیەکی علمی بکەین مناقەشەیەکی ئەکادیمی بکەین تەڵەبەیە کە بەحسە نووسێ خۆی دکتۆرای هەیە بۆ مامۆسایەکی نووسێ کە پرۆفیسۆرەکە پێی ناڵێ ئەم قسەی تۆ هەڵەیە ئەم قسەی تۆ غەڵەتە پێڵێ کوڕم ئەم کەلیمەی ئاوا وایە جوانتر بوو ئاوا وایە باشتر بوو لەبەرەوە ئەبێ فێری ئیسلوبی حیوار بین ئەبێ فێری ئیسلوبی قسەکردن بین لەبەرەوە گەورەترین بەڵگەی ئیسلام بزانین چییە کتێبی 1400 ساڵ لەمە پێش هاتوۆتە خوارەوە هەموو قسەکانی وەکو مەتن کردوون وەکو دوڕ و گەوهەر لە قورئانە نەخشانوونی ئەمڕۆ من و تۆ هاتوین مناقەشەیەکی ئەزانانی یعنی چی مناقەشەیەکی یعنی ئەگەر ئیساکەرێ لەم سەدەی 21ەیە کابرای بەرامبەر من دانیشێ لە طب نەزانێ باسی عملیاتێکم بۆ بکە باسی مستەڵەحێکی تبووی بۆ بکەم لە ناخی خۆما پێی پێکەن یان ئەگەر دوو دکتۆر میسەر یەکدیەکەین و پێیەکەنی ئەمە باسی چێکەوە کابرایە قورئانی 1400 ساڵ لەسەر دەستی کابرایەکی نەخوێنەوارە کە پێغەمبەر خوا صلی الله علیه وسلم هاتۆتە بوون دابەزیەوە بۆ سەر ئینسان هاتۆتە سەر زەوی بۆ بە بەرنامەی بەشەر ئەمڕۆ من و تۆ هاتوین وردەکاری مستەڵەحەکان باسەکەین یعنی چی یعنی ئەم قورئانە زۆر گەورەیە یعنی ئەم قورئانە زۆر عەزیمە تۆ کتێبێک کە بەرگەکەی زەر بوو بێ تر نایخوێنی تۆ جارێکی تر لەمە کۆنە پێویست ناکە وانە لەبەرەوە باشترین بەڵگە ئەوەیە کە ئەم قورئانە هەتا ئیساکەنەش مستەڵەحەکانی دووبارە کرێتەوە وە خەڵکێکی زۆری لەسەر موسڵمانە بێ تازەترین شت کە لە بەریتانیا ساڵی 2010 لە تەقریرێکی تەلەڤیزیۆنێکی بەریتانیا بینم 100,000 ئافرەتی بەریتانی موسڵمان بووە علامەتی چیەمە ئەم هەموو عالمە موسڵمانە بێ ئەگەڕێنەوە بۆ دین بەس لە ئینتەرنێتە بچۆ why they convert to Islam لما أسلم هؤلاء ئەم خەڵکانە بۆ موسڵمان بوون یەک لیستێ بۆ یعنی هەرمی عالم هەمی پیاوی گەورە هەمی پیاوی بەڕێز لەبەر ئێمە بۆ کاک ئامێر پەستە بین خەڵکێک لە ئاسی ڕخنەکەیانی خۆیان نەبێ لەبەر پێم ئاخۆشە هەر ڕخنەیەکەوتێ ئەم بەرامبەر دانیشتن 12 حەڵقەیتە لە خزمەتە باشە بەسەر چاوان بەڵام بە شەرتێک شتەکان علمی بن شتەکان ئەکادیمی بن شەڕ قسە نەبێ باش بابێنە سەر پرسیارەکان بە لەم پرسیارەوە دەست پێ بکەین ئاوی پیاو و ئەمەی ژنیش هەموو تەفسیرەکان پێمانەڵێن کە ئەمەی پیاو لە بڕبڕی پشتێتی ئەمەی ژنیش لە سنجەتی تۆ لە ئەڵلقەکەی پێشتراوتت نەپشتە و نەسنگی یان لە بینی هەردووشیانە هی ژن و هی پیاویش بەڵام مفەسیرەکان زیان کردوتەوە وتیانە هی پیاو لە پشت هی ژنیش لە سنجی تۆ چۆن ئەمەی خۆ دەتوانی بسەلمێنی یعنی بۆ بینەران کە ئەمەی پیا و ئەمەی ژنیش هەردووچیان لە بینی سنگ و پشتان يخرج من يعني بين الصلب والطرائب. ذلك كانت أجر مناقشة من تبشوي كتير بروا. جمان آسانة. جمان هم كسيجة تواني جمان درسكا. بسيطين قسم من رب كان على كي توبلم على رنات وانا شاري بقطعيكي. زين بوم. دبريك توشي مشكلة أبي. دعاء أبي ده حلقة تسجيل كي بوي كردي أم كلمة قصيمة اللي أنا ربيته. واعي. بلى. من حزكم خلق أو قلت فيديو بيني واي تو لسر قلت فيديو كم ناقشنا منك العاقي واي. بلى. من بيوم خوش قلت فيديو كوكو خوي. نقطة بنقطة بعسكي. أو نقطة يعني بنقطة. رستين يعني نعبرين من. بلى. تيجي رست برستي خمجر أو نيك بتوانم. أي خمجر نقاشه بقوي كبتوانين والله همي بينه. جاب من حزكم لبدايته ودس بيبكين بقينا أو بو شو ساقنا كتو هنات موسر أو دعاء في مالك دكتور أي باشا نيرميلا شيء درس به أقرأ موسق سكان كاتك باش معناك
کێشەمان نییە ئەگە کات بەشی نەیکرد ئەڵلقەی تری بۆ تەرخانەکەین بۆ جاتر قسە لەسەر بکەین من لەسەر نقطە بە نقطەی کەەوە خۆت وت ینی لە ینی باڵێن دیمەنە ڤیددیۆکە ینی خاڵ بە خاڵ چی وت بۆ چی نووسیوە هەموویم کردووە بە هەر بە ڕسم بۆ ئەوەی یەک بێشی وەڵام بیتەوە بە درێژیش وەڵامی بیتەوە چەندش کات پێویستە بدەن بەسەر چاپ کاک ئامێد من حەزەکەم ئەگەر جەنابەت نازانم تا چەندێک کامێرەکە ئەتوانێت یارمەتیمان بە لا ئینسانە کە ئەگاتە تەمەنی 6 هەفتەیی هەتا تەمەنی 6 هەفتەیی مناڵ ئەو شتەی کە هەیەی کە پێوتێت جێنیتال ڕیچ جێنیتال ڕیچ یعنی ئەو شوێنەی کە ئەبێ بە دروستکەری هێوت هێلکەوتەوە لە مستەقبەلە هێشتا جێرم سێڵەکانی بۆ نەهاتووە یعنی ئەو خانانی تۆ و هێلکە دروستەکەن بۆی نەهاتووە لەکوێوە دروستە بێ لێرانەیە ئەبینی پشتی مناڵەکە هەیە وجودی هەیە لە بەشی پێشەوەی پشتیا لە بەشی پێشەوەی شتیا شتێ دروست بۆ پێوتێت جێنیتال ڕیچ لە جێنیتال ڕیجەکەیە شتێکی بۆ هاتووە پێوترێت پریمتیڤ سێکس کۆرت ئەگەر جەنابەت زۆر جوان دیقەتی شتەکە بی ئەمە پشتە بەداخەوەی سەکەن ئەگەر کامێرەکە یارمەتیمان بە ئەمە پشتە بالضبط لە بەشی پێشەوەی پشت کە ئەکەوێتە بینی پشت و سنگەوە ئالەویانەیە ئەوە دروستە بێ جەم حەزەکەم جەنابەت دەوە ڕوون ئەو لا ڕوون بێ هەر عالمێک هەر کەسی قسەیەکات ئێمە قسەکەی خینە سەر سەرمان قورئانە فەرمی یەخرج من بینی الصلب والترائب من کەلیمەی حرف جەڕە یعنی لە نێوان یعنی بەعەرەبی و بە ئینگلیزی وتنی بتوین یعنی لە نێوان ئەم دوو شتەیە دروستە بێ علەمایەک ئەڵێ مەسەرەن بەشی پیاو لە پشت دروستە بێ بەشی ژن ئەکرێ ئەمە ڕاست بێ علم تا ئیستاکەنە بەمە گەیشتووە تێگەی کە ئەمەش لەگەڵ ئاەتەکەیە ئەم مفەسیرانە نزیکترن لە وەحی نزیکترن لە پێغەمبەر درود و خوای لەسەر بێ و لە هاوڵەکانیشی بۆچی ئەمان وا تەفسیریان کردو یعنی مەسەرەن ئەم هەموو سیوەیتیە ئەمە ئەبن کەثیرە ئەمە مەسەرەن تەبەڕیە یعنی دوایی کۆمەڵێک زۆر لە قاموس و معاجمی لغەی عەرەبیش هەمویان واڵێ یعنی ئێمە چۆن بڵێن ئەم تەفسیرە لەم کاتانەیە تێگەیشتنیشی هەڵەبوو بەڵێ کاک ئامێدەگە جەنابە بێتە کولەیەکی هەر کولەیەکی من دەست بە تەڵەبەکانی بڵێم تەڵەبەیەکم غەڵەتێ بکات تەڵەبەیەکم قسەیە بکات تەڵەبەیەکم تەفسیری بۆ قسەکانی من بە شێوەیەک بێ لەسەر نەکەوێ نەخێر ئێمە هاتووی مناقەشی قورئانەکەین مناقەشی حەدیثی پێغەمبەری خواکەین صلی الله علیه وسلم قسەی ئەم پیاوانەوە عەرزم کردی نەستەکە وای لێ تێگەیشتووە نەستەکە وای لێ حاڵی بۆ ئەمەش هیچ تەعارضێ ناکا هیچ کێشەیەکمان بۆ دروست ناکا بۆ چونکە وەکو عەرزم کردی ئەگەر خوای گەورە بیویستایە قورئان وەکو خۆی پێغەمبەری خوا صلی الله یؤتى بالقرآن يوم القيامة بكرا كأنه لم يفسر لروج قيامته قرآن هنا وكو كشيك واي عليه التفسير نكراوه شكو خوي غرا فما ولقد يسرنا القرآن للذكر اما قرآن من آسان كدو ليتي بقن اما تيجيشني من ابو آياته اما تيجيشني پیاوێکی تری عالمە بۆ ئاەتە لەبەرەوە ئەو لەو کاتەیە تۆ زین چوی ئەگەر ویستت قسە لەگەم نابکەی بڵێ کاکتۆر نەسی ئاەتەکە وا فەرمێ مەڵێ سووتی وا فەرمێ چونکە من ئەگەر بێمە سەڕەئی سووتی و ئیبن کەثیر و ئەمانە ئینسان بوون لەبەرە وەکو عەرزم کردی كل يؤخذ من كلامه ويرد إلا صاحب هذا القبر هم کەسێ قسەی لێ وەرەگیری قسەکانیش ڕەت دەکرێتەوە ئیلا خاوەنی قەبرەکە کە پێغەمبەری خوا بۆ سەڵسەن ئیمانی مالیکە فەرمێ لەبەرەوە ئێمە قسەی خوا پێغەمبەری خوا ئەمەتنە لامان ئەمە ئاراء علەمایان دەرێ بڕن لەبەرەوە قسەی ئارا ناکرێ بە بەڵگە بەسەر کەسەوە تێگی وەکو چۆنی ساگەنە قسەکانی من ناکرێ بە بەڵگە بەسەر ئیسلامەوە واضح حالم چی یعنی سبێنە من لێرە غەڵەتێکەکەم کە چوومە دەرەوە غەڵەتەکەی خۆم هی عەبدولواحیدە هی دینەکەم نییە واضح حالم چی بڵێ لەبەرەوە تۆ باسی ئاەتم لەگەڵکە باسی حەدیثم لەگەڵکە ئەمە خوای گەورە فەرمێ لەو بینەوە دەرەچێ دەی ئێستاکەنە باشترین بەڵگە ئەوەیە کە خانەکانی دروستکردنی تۆ و هێلکە لە پشتی مەعیدەوە دەرەچن پشتی مەعیدا کاتە چۆ پشتی مەعیدا کاتە پێشی سنگکە پێشەوەی سنگە و پشتەوەی پشتەکە ئیستاکەنە ئەبینی پەنکریاس و کۆمەڵەشتی تری تایەکە ئێمە پێوتین لێسەر ساک باش ئایزەکەی من باش ئەوە تەفسیری تۆیە بۆ ئەم وشانە یا بۆ ئەم ئاەتە دەبا یەکەم پرسیارم ئەوە بێ شتێک ئەبێ بە موعجیزەکە پێشتر وترابێ شتێ ئەبێ بە موعجیزەکە بەڵێ یعنی پێشتر
مراحلی دروستبوونی گەشەی مناڵ دیارە هەر لە ئەرستۆوە پێداوەرە و لا یۆنانیەکانیشەوە هەمووی یعنی ئەمە شتێک بۆ باس کراوە بەڵام وەک ئەوان باسی کردووە هەمان شتە کە ئەوەی لە قورئاندا هەیە چۆن بە پێی ئەم بەحسەی دیارە ئەم بەحسە ڤیدیۆیە دیارە ئەم ڤیدیۆیە بەحسێک بۆ پێشتر کراوە ئەوەی کە لای منە ئەو کەسێک کە کردوێتی دیارە مەسادری ئەلمیشی بەکار هێناوە بە حسابی خۆی و ناوی یەکی هەموو ئەو وینانەشی ئەگەر کامێرەش بیبینێ ئەمە ئەو قوانە کۆنەکەی بەڵێ ئەمەی کە لە دەهین دیمەنە ڤیدیۆکەیە هەیە باش ئەمەی کە لە دیمەنە ڤیدیۆکەیە هەیە ئەڵێ لە سەرەتای بەحسەکەیە ئەڵێ تەبیبی ئیغریقی ئەبوو قەڕات هاتووە هەمان شت نوتفەی ناو بردووە یعنی بڵێن ئاوی ئەوی پیا و ئەمە ژن پاشان باسی خوێنی مەیوی کردووە دوای ئەوە پاشی باسی پارچەیە گۆشتی کردووە دوای ئەوە باسی ئێسچی کردووە باش ئەمە ئەو دوو تەبیبی ئیغریقی ئەرستۆش هەمان شێوە ئەویش هاتووە مەراحیلەکانی بەم شێوە تەقسیم کردووە بەڵام ئەو توێتی تەنها لە پیاودا نەکەی فەرقەکەی لەگەڵەوە ئەوەیە تەبیبی هندی چاراکە بە هەمان شێوە باسی ئیفرازاتی چی کردووە ژن و پیاویش بەڵام ئەمەی ژنی بە خوێن ناو بردووە تەبیبی ئیغریقی جالن 450 ساڵ پێش با بڵێن قورئانی پیرۆز بە هەمان شێوە ئەویش هاتووە باسی تووڕەکانی یاخود قۆناغەکانی دروستبوونی نوتفە و خوێن یعنی ئەمە لێکچوونێکی تەواو هەیە و ئیبن قیەمیش هاتووە قورئانی پیرۆزی کتێبێکی نووسیوە بۆی تەطابقی بکات لەگەڵ پێش خۆی کە باس کراوە ئەم عالمانی کە پێشتر باس کراوە گەیشتۆتە ئەو نەتیجەیەی کە نوتفە ئینجا عەلەقە ئینجا مودخە ئینجا ئێسک یعنی پێشتر هەموو ئەو قۆناغانە باس کراون پێش قورئان باس کراون بە هەمان شێوەش یعنی ڕەنجی داوەتەوە و ئەوانیش مەسەرەن کە سەیریان کردووە قۆناغ تەبەن لە هەموو بارێکە لەبارە چێ ینی بە تایبەتی مەسەرەن لە هەفتەی یەکەمی پارچەیە خوێنە یعنی یان لە دوای قۆناغەکانی تری کە مەسەرەن گۆشتە مودخەیە دەڵێ ئەمە تێڕوانینی عەقڵیەتی بەشەری ئەو کات بووە ئەم پارچە خوێنی بینیوە بۆ یەوتێتی عەلەق ئەم پارچە گۆشتەی بینیوە بۆ یەوتێتی پارچەی گۆشت باش ڕای تۆ لەسەر کاک ئامێچەم دوو شت هەیە هەتا ئیستاکێنە ئەوانەی کە ڕخنی پێگرن و گومانی پێ دۆزنەوە کە لەوە تارانەیەدەن یەکەم هەشتێک ئێمە باسەکەین هەڵێ کاکە جواب کۆنە ئەو ئەرستۆژ وتوێتی ئەو فلان ئەی فیلسوفی شتێکی نیوتنیش ئەوە بەردەوام ئەمە دەئەبیانە یعنی وەکو ئەوەیە کە تۆ بڵێ بەسەد حەکیم بەقەدەر دەدارێ نازانێ بڵێ وەڵا طبی ئێستا هەمووی لە دەدارەکان وەرگیراوە هەمووی حەکیمەکانی هەروەقت دووباراکەنەوە کە خەڵک کابرا لەوە بڕە ناوکە کەوتووە بڵۆ فلان شتی لێ قەڵماوە ئەمە بەڵای ئێمەیە کە ئێمە هەر شتێکی صحیح لە سەداسەد لە قورئانە باسەکرێ ئەیژێڕینەوە بە ئەو کاتە حەزەکەم باش بزانیت نە لە سەدەمی ئەرستۆیان نە لە سەدەمی ئەبوو قەڕاتان هیچ کامێکیان نەیانتوانیوە ئاماژە بە سەحیحیەتیەکی نوتفە بن مناڵبوون و کۆرپەلە بن بە بەڵگەی چی بە بەڵگەی ئەوەی کە هەر هەمویان لەسەر و متتەفیق بوون وتویانە مناڵ لە خوێن دروستە بێ ئەو خوێنەمەیی کە جەنابە باسێکی ئەوان خوێنی حەیزیان پێ وتووە وتویانە لە خوێنی حەیز دروستە بێ فەرقی هەیە کە ئیسلامە فەرمێ عەلەقە یعنی پاش نوتفە ئەیگۆڕن بە عەلەقە اینجا عولەمانە فەرمون عەلەقە پارچەی خوێنە یان شتێکی هەڵواسراوە ئەوان ئەڵێن مناڵ لەو خوێنە دروستە بێ کە لە ناو ڕەحما هەیە کە بە تەمایە خوێنەکە بێتە خوارە وەکو حەیز یانی وەکو بێنوێژی لە ئافرەتا دەرکەوێ تۆ ئەچێ وەکو شیر ئەیمێنێ مناڵی لێ دروستەکە هیچ شتێکی تریان زیاتر لەمە نەوتووە قەناعەتیان بەوە نەبووە ئافرەت ئەسڵەن هەر تەدەخولکە لە بوونی مناڵە ئەو قەناعەتی نەبووە ئەڵێن یعنی هەموویان قەناعەتیان وا بووە وتویانە پری فۆرمیشن هەیە لە مناڵە یعنی چی یعنی مناڵ بچوو کراوەتەوە لە ناو نوتفەیە وردە گەورە بووە لەسەر ڕەحم
هیچیان قەناعەتی ئەم بۆ نەبووە کە ئەم مناڵە بە مەرحەلە و بە تەتەور دروستە بێ یەک دانیانم پێ بڵێ کە پێم بڵێ کاکە مەرحەلەکانی دیاری کردبێ هیچ کاتی ئەمان مەرحەلەیان بۆ مناڵ دیاری نەکردو حەزەکەم بزانی چارەک تەڵیبێکی هێندی و دیاری کردووە ئەڵێ چی یعنی ئەڵێ بە ئەلف با جیم دال ئەوە نووسیەتی منی کە مادەیەکە بڵێن دوای جێنینەکەی لێ دروستە بێ بەڵام ئەویش وتویەتی یعنی دەمل حیف بەڵام ئەمان بۆیە وتویانە خوێن چونکە یعنی لە هەردوو حاڵەتەکە خوێنە ما بنێگە کۆرپەرەکە لەبار بچێ پارچەی خوێنی مەیوە لە هەفتەی یەکەمە و ئافرەت کە حیزیشی هەیە هەر خوێنە بۆیە تەسەوریان وا بووە کە لە خوێنی ئافرەتەکە شتێک هەیە لەگەڵ ئەمەی پیاوە مناڵەکە دروستەکە بەم شێوەیە هاتووە ئەو فەزیعترین غەڵەتە کە ئەوان تێکەوتون مەبەستم لە تووڕەکەیە ینی وەک قۆنا یەکەم جار کە باسی کردووە یعنی دوای وتێتی دوای وتێتی خوێنێکە دوای ئەم خوێنە دەما و نازانم چی ئەمە مشتانی لێ دروستە بێ دوای هاتۆتە سەر قۆناغێشتر کە دەرێ لەحمە دوای لەحمەکە وتێتی ئێسکا یعنی ئەم قۆناغانە یەک بە دوای یەک تەنها لەوەیانە ئەگەر تۆ بڵێ ڕەنگە لە نوتفەی یەکەما جیاوازیان هەبوو بێ مەسەلەن لە کاتا جیاوازیان هەبووە لە بەشداریکردنی ژن و پیاوە جیاوازیان هەبووە لە تەتەوڕاتیانە بەشداریان جیاوازیان هەبووە لەوەی کە تەحەکوم بێنێر و نێئەکرێ جیاوازیان هەبووە لەوەی کە مەرحەلەکانی جەنین هەمویان بەیەک دەنگوتویانە ئێسێک لە ناو گۆشتا دروستە بێ کەسیان نیانوت و ئێسێک دروستە بێ دوای ئەوە درێ بەسەریان پاشان پێغەمبەرێکی نەخێنەوار چۆن مطلع بوو بەسەر ئەو مۆزوعانەیە پاشان چییە بۆی هێنا پاشان چییە پێی ودوتی ئەمە ڕاستەکەیانە هەڵی بژێرە و داینێ و تەجیری کە ئەمە غەڵەتەکەی ئاگادار بلی چۆن شتی وابێ کاک ئامێت یعنی ئەجا باشە کە ئەوانە ڕاستن تو بۆ هاتووی ئەڵی قورئانیش نەمانەوە و چۆن هاتووی ئەڵی قورئان غەڵەتە و غەڵەتەکانی قورئان پێ دەرێنی ئەم لە بەحسەکەیان ناڵێ ئەمە ڕاستن بەڵێ ئەمانە تێڕوانی ئەو کاتی مرۆڤ بوونە شتێکی بەربڵاو بوو هەموو خەڵک یعنی با بڵێن دیقەتی داوەتە ئەم حاڵەتی کۆرپەلەیە بۆ چونکە کۆرپەلیان دیوە لەبار چووە و بیریان لەوە کردەوە چۆن دروست ئەبن و لە ناوسکی دایکە و شتێک بووە لەبەر چاوان بووە یعنی وەکو کورداری خۆمان دەڵێ دیقەتیان داوەتە ئەم حاڵەتەوە یعنی هەموو ئینسان بۆ عەلاقە بەلای جەنابتەوە چەند میلی سانتیمەترە یعنی من ناڵم چەند دڵی مناڵ چەند ئاخر عەلاقە لەو کاتە بۆ بە پارچەیە خوێن نابراوە ئەزین چۆنە کاک ئامێت من حەزەکەم وەکو عەرزم کردی ئەکادیمی بە لەگەڵما بەڵێ یعنی ئیستاکێنە ئێمە هەرشێ لە طب باسکەین ئەو خەڵکی کە جایزین و پڵی لەسەر وەرەگرێ ئەو خەڵکی کە گەورەترین پێشکەوتن و نای پرۆفیسۆری لەسەر وەرەگرێ کۆمەڵە جوودی پێش خۆی هەبووە ئیسفادەی لێکردوونیان ئیسفادەی لێ نەکردوون ئەمە پەیوەندی بە ئەوە نییە ئەو کەسەی کە هەموو قسەکانی کردووە بە بەحسێک هێناوێتی تەسجیلی کردووە تۆماری کردووە پێشکەشی کردووە بە بێ هەڵە لەو کاتەیە تەقیم کراوە جایزەکە بۆ ئەو بووە قورئان نهاتووە تانا پێغەمبەری خوا ئینجیلە بەدەست عومەری کوڕی خەتاوە ببووینە پێی بەتاقەتە بێ لەبەر قورئان نهاتووە ڕێی کەس وەرگێ ڕێی کەسیش بخوێنێتەوە چونکە ئەگەر قورئان ڕێی ئەوانەی بخوێنایەتەوە وەکو چۆن ئەوانە کەوتوونتە غەڵەتی فەزیعەوە قورئان شتەیە کەوت بەڵام عەلامەتی ئەوە نییە کە مەسەلەن شتێکی طبی کاتی خۆی کە مەسەلەن حارسی کوڕی کلدە باسی کردووە کە ئەمیش پیاوێکی طبیب بووە کە ئەو باسی کرد ئەمە بێ بە ماڵێکی قەڵب بەسەر ئیسلامە بڵێن وڵا ئەوە فڵان کەس باسی کردەوە بۆیە محەممەد لەوەی وەرەگرێ هەل لە بیداتەوە کە پێغەمبەری خوا سەڵسەم ئیسلامی بۆ هاوتیان کاکە لە وەرەقەی کوڕی نۆفلی وەرەگرێ دایتە نا ئەمە کاکە خەدیجە فێرێکە دوایتە نا ئەمە کاکە بحیرە ڕاهی فێرێکە هەتا خوای گەورە ئەمانەی کوشت و بردنیەوە بۆی کە کەس نەبێ پێی بڵێ محەممەد ئەمانە فێریانەکە یعنی ئەمانە ئەم شوبهانە کۆن حەزەکەم باش لەمە تێبگەی کات باشە مەسەرم بۆ نمونە جالن یەکێکە لەو ئێڕەکیان 450 ساڵ هاتووە ئەم شتانی نووسیوە یعنی وتێتی 450 ساڵی پێش قورئان ئەم شتانی و تۆ نووسیوە ئەڵێ یعنی منیین مختلطین لە ژن و لە پیاو ئەوە ئەڵێ مقابلی چییە نطفة أمشاج يعني هردوشيان بالإضافة للدم الحيث وبس لسيا علاقة ك باشا كاكا من طبيبك دواي الله من دكتوريكم أخصائيكم نقصي ام پیامان منهج خۆمان بۆ نقل کراوە نی اعترافیشمان پێکردووە نەزانی ویشمان نەخوێنی وشمانێتەوە بڵێ
ئەمە لەو کاتەیە چۆن بڵاو بوو و چۆن گەیشتە دەستی پێغەمبەری خوا و چۆن گەیشتە دەستی سەحابە و چۆن گەیشتە دەستی مفەسیرین یعنی ئەمە جەنابەت ئەمە وەکو عەرزم کردی حیمەش پرسیارەکەمان ئەوەیە ینی خۆڵین ئەمە ینی خۆی ڕقنەگرەکان دەڵێن ئەم شتانە پێشینیان هەیە ئەخت پێشینێکە و خەڵک جێلی ئەبێ و خەڵک بەهۆی توجارەتەوە هاتوچۆکە ئەتێتە ئەوێ ئەتێتە و شتە بیستێ و ینی ئەو کاتیش ینی گومان لەوە دانیە کە زیاتر خەڵک شتی بەبیستنەوە لەوەی کە کتاب و نووسین هەبێ ینی عرب هەمووی نووسین و ئەویان ینی زۆر کەم بووە خەڵکی خوێندەوار زۆر کەم بووە هەمویان پیان وتریان ومی میوانە وتراوە بەناتەوێشی نەخوێندەوار ینی پرسیارەکەی ئەوەیە ئەویش بزانی چۆنە کاک ئەمێد من حەزەکەم ئەوەی کە من قسێکی ئەم شقێک بۆ نەقل کردی ئەوەی کە لە قورئانە هاتووە وا موسڵمانەکان فێرکەن کە کۆنە ئەوەی کە لە قورئانیشا ڕاستە گومان خەنە ڕاستیەتی قورئانەکەەوە بەردەوام دەبی ئەوانەی کە شوبهاتیان لە قورئانە هێناوە ئەم ئیشە بووە ئەو بۆ لە فلان کاتا فلان کە زوای و کابرا لە شوێنەکە شەکرێکی شکانوە نیوەی قسەکانی غەڵەت بوون نیوەی قسەکانیشی ڕاست بوون وەکو چۆن جنۆکە کە قسە بێنێ بۆ بەشەر نیوەی قسەکانی ئەکرێ ڕاست بێ نیوەی قسەکانی غەڵەت بێ گرنگ ئەوەیە تۆیەک لە قورئانە لەو سایەکەوە ئەوە چەند ڕۆژە خەوڵەدی یەک غەڵەت بدۆزیتەوە بە سەتی وەکو ئێوە خەریکن هەتا ئیسەکەنە لە کەیەکتان لە قورئان بۆ نەدۆزراوەتەوە هەر هەموو قورئان هاتە سەر ئەوەی کە ئەم بەڵگە عیلمیە بەقووەتانە کە کاتێک مایکرۆسکۆپ نەبوو لای پێغەمبەری خوا سەلەم عیلمی شانەزانی نەبووە عیلمی خانەزانی نەبووە سۆنەریان نەبووە ئەم مەرحەلەیان بەو شوەیە بۆ ئێمە نەقل کردووە یعنی وای لێ هات کە بڵین ئەمە هەمی پێغەمبەری خوا سەلەم وعانه عليه قوم آخرون فقط جاءوا ظلما وزورا ئەمە خەڵکێکی تر فێری کردو خەڵکێکی تر پێڵێ ئەی باشە ئەرستۆ و ئەبوقرات و ئەو خەڵکانی تر بۆ ئەو نەزیرەک نەبوون ئەمانە بکەن بە عیلمێک و بە مەنهەجێک و تا ئیساکە نەبووتێتەوە بخوێنرێ لەبەرەوە ئەمانە تەنها وەکو عەرزم کردی ئەمانە دکتۆری کاتی خۆیان بوون دکتۆری مەرحەلەی خۆیان بوون لە کاتێکا مناڵێ هاتوۆتە دەرەوە مناڵێک دەرکەوتووە مناڵەکەیان سیر کردو مناڵەکەیان بینی و تویان ئەوە خۆ ئەمیتیایە ئاخۆ دڵی بۆ دروست بووە خۆ بەڵام مناڵ لەو مەرحەلەی کە قورئان باسیەکە بۆیە لە هەژمانگی لە هەش هەفتەی یەکەمە قورئان ئەوەندە تەرکیزە خاتە سەر ئەو مناڵە چونکە گەورەترین حەجمی مناڵ چەند سانتیمەترێکە لەوە زیاتر تێپەڕ نابێت کە ناتوانانی هیچ خانە و ئەندامێکی ناوێکە جاکەیتەوە بۆیە دوای ئەوە بە حەوت هەفتەی بە حەوت مانگی ترەڵێ ثم ئەنشأناه خەلقا آخر ئەفەرمێت دوای ئەوە کردمان بە نەشئەیەکی ئاخر کە دوای شڵا باسیەکەین بۆ چکە مەرحانە ئەبێنرێن قورئان باسی مەرحەلەیەکە بۆ کاکە نابێندێ کە کەس دەرکی پێ ناکە کە کەس عەقڵی بۆی ناچێت تەمەنی چەنە بەس دوای ناوەڕژ کورد دەگەڕێنەوە وڵات میران و ئازانی خۆشەویست دوای ناوەڕژ کورد وەگەڕێنەوە وڵاتان